هەر کەسێک ڕۆژی عاشورا بە ڕۆژوو بێت کە ئاکاتە دەی مانگی محەڕەم واتە ڕۆژی سێشەممە رسول الله صلى الله عليه وسلم فرميت يكفر سنة الماضية واتا أخواي قول لقناع كاني صالي بيشي خوش بيت لقناع يك صال بو يك روش بروشو بيتا روجي سيشمال لدز نچيت ايو كسالتو انا امنية قرمايا شيالتو صالت لم روشت بقسمت بيت كوابو لتسي خوتي مكا او كسانشي كوا كاسب كارن ناتوان بروشو بون هارو تاري باسي روجي عاشوراي كرد تو لاي خود بلاوي كرو صد کەس بەبوونەی تۆ وەک سەبەبێک گوێ لە متارە بگرێ بە ڕۆژوو بێت ئەجر و پاداشتەکەی بۆ تۆیە شەنێ تاوانت دەبێت خوای گەورە تاوانەکانت خۆشە بێت ئەگەر تاوانت نەبێت خوای گەورە بە چاکە بۆتەنووسێت ڕۆژی عاشورا چییە؟ ئەو ڕۆژەیە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شاری مەکەوە کۆچی کرد بۆ شاری مەدینە بینی یەهودیەکانی شاری مەدینە بە ڕۆژوو بوون پرسیاری کرد ئێمانە بۆ بە ڕۆژوو بوون کە پێوترا ڕۆژی عاشورا فرمياني رسول الله صلى الله عليه وسلم اما او روجيك يا غمر موسى عليه الصلاه والسلام لدس فرعون ظالم واي غرزغاريك او روجبو كلوتي فرعون ظالم شكا لناوتو خوي دار دستكي بويا موسى عليه الصلاه والسلام وك شكرانه بجيرك بو خوي غورا او روجبو بويا بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي ايما لبيشترين ليوديكان ئەگەر ساڵی داهاتوو مامەوە ئەوە نوێی مانگی محەڕەمە گرم واتە ڕۆژی دووشەمە هەر کەسێ پێکرا ڕۆژی دووشەمە و سێشەمە بە ڕۆژوو بێت ئەوە سونەتێکی رسول الله صلی الله عليه وسلم زیندوو کردەوە ئەگەر ناتوانین دووشەمە بە ڕۆژوو بی لەگەڵ سێشەمەدا بەس ڕۆژی سێشەمە لەبیر نەچێت دەی عاشورایە ئەبێتە سڵینەوەی تاوانی یەک ساڵت